من خۆم خەڵکی کەرکووکم، ناوم عەبدوڵڵا زەنگەنەیە، عەبدوڵڵا مەنسوور زەنگەنە. لە کەرکووک لەدایک بوو. باو باپیرانم خەڵکی دەوروپشتی قادرکەرەمن، ئاوایی جەلال و کۆرمۆر و ناوچەی زەنگەنە، ئاوایی شێخ حەمید. لە ساڵی 1990 گەیشتمە نەمسا، پاش ماوەیەکە لە سووریا بوو. ئەو کاتە خزبێکی ئامۆزایەکی باوکم لە سووریا بوو، کاک عەبدولخالق زەنگەنە، زۆر پشتگیری کردم، یارمەتیدام ئەو ماوەی کە لێوە مامەوە. پاشان دەرچووم بۆ ڤێنە، بۆ نەمسا. بیدایەت لە نەمسا وەکو هەر کەسێکی با بڵێن تاراوگا، وەکو هەر کوردێک کە دێتە وڵاتانی دەرەوە، کە پەناهەندەی وەرگرت پاشمانگێک دەستم کرد بە کۆرسی زمان. لەگەڵ کۆرسی زمانەکەش ئیشوکارمان کرد، لەبەرەوەی ئێمە خەڵکی کەرکووک و دەرکراوی کەرکووک بووین. 5 خێزانی ماڵی خوشک و برام هەبوو، هەموویان دەرکرابوون لە کەرکووکەوە. ماڵیشمان ڕووخا لە شۆریجە. ئەوە بوو من دەستم بەکارکردن کرد و وەکو بیدایەت وەکو سەرەتا لەگەڵ زمانەکە، کە پاشان توانیم بڕێک یارمەتی بنێرمەوە بۆ کەسوکار. پاشان دەستم کرد بە خوێندن. خوێندنەکەش لە مەجای پشکنینی پزیشکی، پێڵێن MTA باڵمانی، مێدیسینی تێکنیکە ئەنالیتیکە. 3 ساڵ لەوێ خوێندم، دیبلۆمم وەرگرت. ماوەیەک لەو مستەشفایی کە خوێندنم لێی تەواو کرد، پێڵێن ئاکەها ئەلگێماین کرانکنهاوس، گەورەترین نەخۆشخانەیە هەر لەسەر مستەوای ئەوروپاش. لەوێ دەستم بەکارکردن کرد. ئەنجا کە لێرە شوێنێک شاغیر بوو، هاتم بۆ ئێرە. بەڕاستی لێرە دەستم بە کارکردن کرد لە مەجای پشکنینی خۆراک. ئەمە ئەو پلاکاتانەیە بۆ نمونە کە ئێمە ئیشمان لەسەری کردووە، کۆمەڵێ بەحث کرداوە لەو چەند ساڵی کە من لێرە کارم کردووە، ساڵی 2000ەوە. یەکێک لەو ئیشانەی کە لە کاتی خۆیان کە بۆ من جێی شانازیە بەشداری تیایە کرد لەگەڵ بەرپرسەکەمە پرۆفیسۆر داگماشۆدا، ئەوە بوو کە لە ئەفریقیا، لە تەنزانیا بتەحدید، لەو کاتەیە پێش چەند ساڵێک هین بڵاوبووەوە لە شیری مناڵە، ئەوە بڵاوبووە کە مێلامین هەیە. مێلامین وەکو با بڵێن پۆدرەیەکی علاقی بە شیرۆ نیە، یان گەچێک با بڵێن تێکەڵ کرابوو بۆ ئەوەی نسبەی شیرەکە لەو قوت و لەو پاکەتانە زیاتر بێت، بەڵام خۆی لە خۆیان شتێکی زیان بەخش بوو، هەندێک مناڵیش پێ برد. ئێرە زانکۆی ڤێتەرنێری ڤێنای پێڵێن لە ساڵی 1956 دروستکراوە. لەو کاتۆ دروستکراوەکو قوتابخانەیەک بۆ چارەسەرکردنی ئاژەڵەکانی ماڵ، با بڵێن چارەسەریانە کرد و نەخۆشیەکان وشتووە. ئیتر دوایەوە پەرەی پێدرا و ئەم ئەساسە بوو بە ئەم زانکۆ گەورەیە کەوا لە مستەوای ئەوروپا بە دووەمین زانکۆدانرێت لە گەورەیە ڤێتەرنەری. وە لێرە ئێمە ئەم زانکۆیە بریتیە لە زیاتر لە 30 معهد. لەم ئەپارتمنتی کە هەمانە بریتیە لە 5 ئەپارتمنت زانکۆی ڤێنە، هەر ئەپارتمنتێک 6-7 معهدی تایە. معهدی ئێمە پێڵێن لێبنسبیتڵ مایکرۆبیۆلۆجی. لێبنسبیتڵ مایکرۆبیۆلۆجی ئەو زیندەوەرانەی کەوا لە خۆراکە دروستەبنیان هەن، وا بە تایبەتی پشکنین لەسەر ئەوان ناکرێت کە زیان بەخشن، ئەوانەیشی کە سوودمەندن بۆ شتێکی کە بەکارهێنرێت کە سوودی لێ ببێرێ. بەگشتی ئێمە لێرە کۆنتترۆلی خۆراکەکەین لە معهدەی ئێمە، بە تایبەتی شیر و شیرەبەنی و هەروەها گۆشتیش. من لێرە بەرپرسی بەشێکم، ئەم بەشە پێڵێن لیستێریان مۆنیتۆریک. لیستێریان ئەو بەکتریا زیان بەخشەیە کە لە هەموو شوێنێکەیە، ئوبیکیڤیتێری پێڵێن.
لە هەموو شوێنێک هەیە بەڵام مەرجیش نییە لە هەموو شوێنێکە دەرکەوێ بەشەکەی من کۆنتترۆلی ئەو بەکتریایەکەی کە لێرە لە یاسای خۆراکی نەمسا ئەبێ سفر بێ ئەو ینی سفر بێ لە خۆراکەکە وجودی نەبێ. هەر خواردنێک لێرە کە ئەخرێتە بازارەوە پێش ئەوەی بخرێتەوە کە ئینتاجێکی کە بە بەرهەمەرێ پێش ئەوەی بنێرێ بۆ سوپەرمارکتەکان بۆ دوکانەکان بۆ لایەنەکان کە یاسایەکی زۆر تونند و تیژ هەیە ئەبێت چاوەڕێی بەرهەمی پشکنینەکە بکەن کە ئێمەیکەین بۆیان بنێرین ئەو کاتە بۆیان هەیە بیخەنە بازار. واتەوە دەتوانن بەرهەمێک ڕابگرن لە بازار بفرۆشتن؟ بەڵێ ئەتنانیش ئەسووتێنرێ ئەگەر بێت و بەکتریای زیان بەخشیتیا بدۆزرێت. ئەو کاری کە دەیکەی باسی ملیۆنان دۆلارە ملیۆنان یۆرۆ کە کۆمپانیایەک ڕەنگە بە بڕیارێکی ئێوە زیان بکات بۆی هەبێ کارەکە بکە. جار هەبووە کەسێک تەلەفۆن بکە لە کۆمپانیایەکەوە بێتان بڵێ یارمەتیمان بدەن؟ بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی پشتگیری نەکەین لە هەمان کاتە چۆنەڵی بێرات و شتێلە بە ئەڵمانی ڕاوێژ دەدەن ڕاوێژکارین ڕاوێژکارێکی خۆبەخشانە بێ مقابل بین چونکە ئێمە دۆستی ئەوانین ئەوان ئێمە جیهەتی ڕسمینین وەکو حکوومەت یعنی مەحاسەبەیان لەبەرەوە پەیوەندیەک و سیقەیەکی تەواو و هاوڕێیانەمان هەیە لەگەڵ سەرۆکی کۆمپانیەکان و ئەوانەی کە لەو مەجاالە ئیشەکەن هەموو ڕۆژێک بە تەلەفۆن بە یەکەوە ئاگامان لە یەکترێ هەر پێویستێکیان هەبێ کەسێک لە ئێمە ئەچێتە شوێنی کارەکە و پشکنینی بووەکە وە سەیری وەزعکاکە ئەگەر هەر خەلەلێکە بێ هەر خاڵێکی لاوازە بێت سەیتەراکرێتە سەر. باشە گەرنتی چییە کە گەندەڵی تێنەکەوێ کە شتی خراپ ئۆکەی نەکرێت؟ شتی خراپ وەکو پێبووتی لای ئێمە بە چەند فلتەرێکارڕ زانکۆی ڤێنایەکێکە لەو زانکۆیانی ڤێتەرینێرکەوە حکوومەتیش بەسەریەوە کۆنتترۆلیەکە ئێمە جێهەتێکەیە پێڵێن ئاگێز ئەم ئاگێسە دەوڵەتە سوڵتەیە دەسەڵاتدارە هەر شتێک لای ئێمە دەرکەوێت ئەبێوان ئاگدارکرێت و هەر کەسێک کە نەخۆشکەوێ بۆ نمونە یعنی لە نەتیجەی ئەوەی کەوا شتێک بووانە دواچوونی بۆ کرێت پشکنینی بۆ کرێت چۆن ڕوویدا لەکوێوە هات فەحز نەکرا یان هەر شتێک لەوانە بۆیان چەند فلتەرێک هەیە وەکو بۆم باسکری لەلایەن ئێمەوە کە بە چەند کەسێکە چەند کەسێکی جیاوازە ئاڕوە من ناتوانم لە خۆمە ئیمزای شتێک بکەم کەوانە بێت چونکە بە فلتەر ئاڕوە هەتاوەکو سەری سەرەوە و ئەنجاکەش شەریکەکان و لە هەمان کاتە ئەم معلومە زانیاریە بە موافقەی کۆمپانیاکانیش ئەمە قانونە یاسایە لە نەمسا ئەبێ بدرێ بەو جیهەتە ڕسمی. ئێمە بە حکمی ئەوەی پەیوەندیمان هەیە لەگەڵ وڵاتی یەک دوو وڵاتی ئەفریقا تەنزانیا بۆ نمونە بە بەردەوامی لەوێ پرۆژەیەکمان هەیە کە بەرپرسەکەی من سەرپەرشتیەکە بەرپرسەکە پرۆفیسۆر داگما کە دوای لەگەڵیا چوومەوە کوردستان ئەو ئافرەتە ئەو خانمە ئەو سەرپەرشتی ئەو پرۆژەیەکە بۆ تەنزانیا پرۆژەکەش لە بەیا خۆی بدنەوە ئامادەکردنی خۆراکی باش ئامادەکردنی ئاوی پاک و خاوێن لەگەڵ چاودێری ئاژەڵەکان کوردستانیش بێبەش نییە لەم شتانە ئێمە خۆشببختانە ئاژەڵی زۆرمانەیە و دار و دەرەختیشمانەیە و هەروە ئیمکانێتیشمان هەیە نەک وەکو تەنزانیا هەژار بین بۆیە لە ڕوانگەی ئەوەی کەەوە چەند ساڵە لەگەڵ تەنزانیەوە بەرهەمێکی زۆر باشیە بوو تەنانەت بۆ نمونە تا ئیسش بەردەوامە لە ساڵی 2023ەوە ئێمە خەریکین تا ئیسش بەردەوامە و چەند کەسێکیشمان لەوان کادر هاتوونەتە ئێرە خوێندنی باڵیان تەواو کرد و پشگیری ئەوەش کراون و لەوێش پشگیری ئیسش دوو کەسی کەمان هەیە پشگیریە کرێت بە یارمەتی نەمسا کە لەوێ خوێندن تەواوکەوە و گروپێکیش دروست بووە لەو بەجالەیەکەوە پشکنینی خۆراکەکان بکە مختبەرێک دارراوە بۆ عەزلی بەکتریەکان بسە لەم ڕوانگەیەوە اقتراحی ئەوە بکرد کە من چوومەوە کوردستان بەڕێز ساڵی 2007 بوو بە سوتفە بوو من داوت کرابووم بۆ
بۆ کۆنفرانسی وەزارەی تعلیم عالی ئەو کاتە بەڕێز ئیدریس هادی دکتۆر ئیدریس هادی سەرۆکی وەزیری تعلیم عالی بوو کە بانگێش کرابووم لەوێ چاومان بەیەک کەوت و باسی هەنێشتمان کرد لەوەوە گەڵاڵەی گرت فکرەکە و تعارفی پێم کرد لەگەڵ وەزیری کشت و کاڵە چوومە ئەوێش و شتەکانمان باس کرد کۆمەڵی خاڵم پێشکەش کردن کە ئێمە بەو شێوەیە ئەمانوێ ئەو کارانە بکەین ئەگەر بتانێت چووکە تەجروبەی ئەفریقا بۆ ساڵی داهاتوو پرۆفیسۆر داگماش لەگەڵمە هاتووە بەڕسمی داوەتی وەزیری کشت و کاڵ کە گەیشتی ناوێ بەڕسمی 3 هەفتە ماینەوە لە خلال ئەو 3 هەفتەیە ئێمە پشتگیریمان کرد بۆ حدودەکان سنوورەکان لە زاخۆ هەتا منتیقەی سلێمانی ئەو مختبرانەی کە لەسەر سنوورەکان هەن چونکە ئەبێت مختبەر هەبێ بە حساب چاودێری بکرێوانە ئەو شتانی کرد هەموویمان تاقیکردەوە بەسەر دوایش سەردانی هەنیە جوتیارمیشمان کرد ئەو چکە و برادرەی دکتۆر جەمال کە لەگەڵمانە بوو بۆ هەنێ شوێنیش بردمانی کەوا جوتیارەکان و حاڵی جوتیارەکان و ئاژەڵەکانیشمان بینی چونکە داگماشۆدا برادرە خۆی خەریکی ڤێتەرنێرە و اختصاصی ئاژەڵە و سەرۆکی پزیشکانی بێسنووری نەمسایە و خیبرەیەکی زۆریشەیە لە وڵاتانی ترا بۆیە هاتینەوە ئەو شوێنانەمان بینی کە ئەو شوێنانەمان بینی جەنابی وەزیر ئەو کاتە وەزیری کشت و کاڵ بوو کاک عەبدولعەزیز طەیب بوو و دکتۆر ڕەفعەت بەداخەوە وەفاتی کرد پێش ماوەیەک لەگەڵ چەند بەڕێزێکی کار کۆبوونەوەیەکمان کرد و چاو پێکەوتنیان لەگەڵی کردین بە ڕسمیش لە تەلەڤیزۆن و لە گۆڤارە و لە خەباتە بۆ نمونە چاو پێکەوتیشمان کرد پیانمان وت ئێمە وتی ئێمە چیمان بۆکەن ئێمەش ئەو خاڵانەمان 5-6 خاڵە دوایی بۆتە خوێنمە نووسیمە لە وەرەقەیەک و بە ئیمزاش کراوە کە ئێمە ئەتوانین وەکو مۆدێلی ئەفریقیا ئێمە ئەتوانین کادرتان بۆ تەمرین بدەین بەڵێ ئامادە بکەین ئێمە ئەتوانین مختبەرێک دروستکەین لە کوردستان کە وەکو سنترال لابۆر سنترال لاب ئەو پشتیدانەی کاکرێ لەوێ عەزل بکرێ وەکو لای ئێمە هەیە دوای پیشانتانی ئەدەم ئێمە چەند موجەمیدەیەکمانەیە لە دەرەجەی -80 دەرەجە بەکتریاکانی تیا هەڵەگیریە چونکە بۆ بەحس و بەحوساتی داهاتوو قوتابیان و ئیشکردنی زۆری لەسەرەکرێ ئەمە ئەتوانین بکەین سنترال لابۆر کەوادر و هەروەها ئەو نەخۆشیانەی کە لێوێ بڵاوە طبعا ماوەی کۆلێرا بڵاو کەواش بەهۆی ڤایبرۆ کۆلێراوە ئەبێت جزێک لە شێوەیەکی بەکتریایەبانە کەوا لە وڵاتانی کە هەر نەماوە ئەمە لە چێوە لە PCA و لە خۆراک و لەو شتانەوە دێت ئێمە وتمان ئەم شتانەکەین لەگەڵ ئەوەی نەخۆشیەکان بە دوایەچین ئەنجاکە ئاژەڵەکان تەلقیحکردنی ئاژەڵەکان لەو بابەتانەوە کە ئەمە خۆی لە خۆیان هینێکی گەورەیە ینی دەستکەوتێکی گەورە بێ بۆ وڵاتەکە بۆچی سەری ناگرت لەبەر کە سەری نەگرت ئێمە پاش ئەو خاڵانە کە پێشکەشمان کردوتی ئەمە هەمووی تەکلیف چەنەکە تەکلیفەکە ئێمە ئەو برادەرێکی کە لەگەڵما بوتی موافقی نەمسامان وەرگرەوە وەزانکۆی ڤێتەرنیشمان بووە وەزارەتی سەحەجمان وەرگرەوە کادرەکانتان نەتوانن بێنن بۆ لای ئێمە بەبێ بەرامبەر هینیانەکەین دروستیانەکە زانیاریان پێدەین با بڵین ئەم شتانە و لە هەمان کاتە ئەم شتانی کەیکەنی بێبەرابەر ئێمە هیچمان ناوێ دێین سمینار بالمناسبە من کە هاتمەوە کوردستانیش 2 سمینارم کرد یەکێکیان لە کولێژی زانستی بایۆلۆجی یەکێکیان لە کۆلیژی کشت و کاڵ ئیسەش بینەوە ئەنجاکە کرد ئەنجامەکەی هیچ وەڵامێک دەهاتەوە خۆی وتی من کاغەزی سپیتان بۆ هینەکە بوتی چەندی تێچێ ئەو کاتە ئەم حسابی کرده بوو هەموو دروستکردنەوەی $120,000 بوو ئیسەش لە خەیاڵ بوو شتەکان هەمووی ماوەسە ئێوتی بابە ئەو هەر هیچ لێ ئەو پارێ ئێوتمان ئێمە بازرگانی ناکەین ئێمە جهەتێکی ئەکادیمین
ئێمە ئەمانوێ لەگەڵ وڵاتانی ترە لە پاکستان و لە میسرەوە لە ئەفریقیاوە لە وڵاتانی ئەوروپایشەوە لە ئەوروپای شەرقیشەوە لە رووسیاوە قوتابیەمان بۆ دێ کە لە پێچدین دکتۆراکەن یان ماستەرەکەن یانیش سەر بە منازەمەیەکی سەحین دێن لێرە تەدریبەکەن و ئێمەش خەڵکەنیارین ئەمە تەبادولی گۆڕینەوەی زانستە زانیاری لەسەر ئەساسی ئەوە وتمان ئێمە پێ باخۆشە کوردستانیش ببێت بە یەکێک لە وڵاتانە کە خەڵکمان بۆ بنێرن و ئاگامان لە یەکتر بێت بەحسی لەسەر بکەین بە مشتەرەکی ئەو بەحسانەکە بڵاوەکرێتەوە شتێکی تایبەتە چکە ئەو وڵاتە کاکە ئێمەگیان کێشەکە لە وایە من کاتی خۆی لە 2010 تا پێشەوەی بڕۆین و زۆر هەوڵماندا زانیاری پیا بکەین لەسەر بەکتریا و پشکنینی خۆراک و کوالیتی کۆنتترۆل قەناعەتە بفەرم و بڵاوکراوەیەکی علمی نەبوو کەوەکو لێرە ئەکرێت پشتمان بە فاو بەست منەزەمەی فاو هەبوو خۆشببختانە هەنێ فحوساتیان کردبوو لە مەجای ئەو نەخۆشیانی کۆلێراوانە هەنێ زانیێرە بەڵام زانیارەکان زۆر کەمیش بووی بۆیە زۆر جێداخ بوو تۆ وڵاتانی تر لە چی بستەوەیەکن چۆن پشتنی ئێمە لەو ڕوانگەی ئیسپان کوردستان بێن جوابەکەی نەبوو کە وەڵامی پرۆژەی ئێوە تەواو بوو کۆتایی پێات یادتانەوە دەست ئەو پرۆژەیە بە کۆتایی پێهات لەبەر ئەوەی کاکە هێمەنگیان لە ساڵی 2010ەوە هەتاوەکو ئێستاکە کاتە چەند ساڵ تقریبا 15 ساڵێک وانە تا ئیستاکە بە ئیمێلێکیش وەڵامیان نەدایەوە من دوایی یەکێک لەو برادەرانی کە سەرپەرشتی گروپەکەیە کرد کە دکتۆرێکی بەڕێزە پێی وتم باشترە وتی کاکە عەبدوڵڵا ئەو شتە سەر ناگرێت لەبەرەوەی ئەو پارەیەوە داوایەکەن جێی ئەوە نییە کە خەڵکی بەرپرس لێی سودمن لدسمتو بخوار جزايتوا لدسمتو بخوار جزايتوا